ئەگەر بێن بۆ سلێمانی من بە خێراتنیانەکەم و دەرگایان بۆ واڵاکەینەوە و لە خزمەتیان ئابین. باشە دەربارەی ڕووداوانی گوندی لاجان ژمارەی زۆریان ئێستا لە حاڵەتی ئاوارەبووندان تۆ پەیامت چییەوە وەکو هاوڵاتیەک لە شاری سلێمانی چۆن هاوکاریانە؟ من لە ناخی دڵمە پێم ناخۆشەکە و ڕووداوە ڕوویاوە لە هەر شوێنێک بێ وەکو مرۆڤ دۆستی ئینسانە بێت هەر کەسێک کە هەر شتێکی بەسەر هات پێی ناخۆش بێت ئەگەر ئەو لێ قەوماوانە بێنە سلێمانیەوە من دەرگای خۆمانیان بۆ واڵاکەین لە خزمەتیان ئابین بە دەم کێشە و گرفتەکانیان و ئەڕۆین هەر شتێکیان پێویست بێت لە خزمەتیان ئابین. زۆر باشە باسێکی ئەوم بۆ بکە تا چەندێک گرنگە لەم کاتە سەختەیە هەڵوێستمان هەبێ و دەرگای ماڵەکانمان کراوە بن بۆ هاوڵاتیان. پێویستە هەموو کەسێک لە ئاستی خۆی لە سلێمانیا بێت لە هەر شوێنێکا بێ دەرگای خۆی واڵا بکات بۆ ئەوەی ئەوان کە لێیان قەوماوە بۆ هەیە ڕۆژێکە ئێمە لێمان بخۆمێ ئەبێ لە هەر کەسێک و لە ئاستی خۆی بتوانێت بەپی پێویستی خۆی یارمەتیان باو بەدەمیانە بێت. چ پامێکت هەیە بۆ هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی شاری سلێمانی؟ داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی یەکەم ئەگەر هاتنە سلێمانیەوە بتوان یارمەتیان بن هاوکاریان بکەن پشگیریان بکەن بەدەمیانەوە بچن دەرگای ماڵەکانی خۆیانیان بۆ واڵا بکەن ئەوەی کە پێویستە وەکو مرۆڤایەتی وەکو مرۆڤ دۆستی یارمەتیان بن لە خزمەتیان نابن.